بەداخەوە ئێمە ماوەی چەند ساڵێکە بێ ئەم گرفتە لە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی سەری هەڵداوە، ینی بەهۆی ئەو ڕۆتیناتانەی کە حکوومەت گرتوێتێ بەرامبەر باخچە و بلوار و پارکەکان وای کردووە کە گرفت بۆ ئاودان دروست بێ بە تایبەتی لە وەرزی ئاودانە. خۆی یەکەم شت سلێمانی گرفتی ئاوی نییە، گرفتی گواستنەوەی ئاوی هەیە. یعنی ئێمە پرسیارمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە دەڵێن سەرچاوی ئاو گرفتمان نیە، تەنها ئەوە نەبێ کۆمەڵی ئامراز هۆکارمانوێ ئاوەکە بگوازێتەوە بۆ باخچە بلوارەکان. وەجێگەی داخیشە ئێمە لە ساڵی 2021 تاوەکو ئێستا سیستەمی ئاودێرانی باخچە و بلوارەکانی سلێمانی بە سیستەمی سەردەمی بەعسە، بە سیستەمی ساڵی پێشنەوەتەکانە. لەبەرەوەی بۆ نمونە سلێمانی بە پێ ئەو داتە ئامارانی باس کراوە لە 1990 سەوزاییە، بۆ نمونە خاوەنی زیاتر لە 500 بۆ 600 باخچێ لە ناو شارە، یانی ناکرێت بە تەنکەراو بدرێ. دەبێت لایەنی پەیوەندیداربی لەوە بکەنەوە سیستەمێکی ئاودێرانی مۆدێرن بێنن، کەمترین پارەی تێچیە، کەمترین ئاو خەسارە بێ وە کەمترین کارگوزار و کرێکاری شێوێ. بەڵام تاوەکو ئێساوەکە ئەگەر ببینی جەنابتان سەیریکەن تا ئێستا بلوار و باخچەکان بە تەنکەراوە درێ و وەکوتم هۆکاری ئەوەی کە مەترسی لە سەددار و درەختەکان یاخود نەمام و باخچەکان دروست بووە ئەوەیە کە وەکو پێویست ئەو ئاوەی کە لە سلێمانیە هەیە ناگا بە باخچە و بلوارەکان. لە کاتێکە ساڵانە حکوومەت بڕێک پارە 5 ملیار و زیاتر و کەمتر تەرخانەکە بۆ ئەو بوارە، ئێمە پێشنیارمان کردو ئەم پارێ نەدرێ بە کۆمپانیا، نەدرێ بە تەندەرین. حکوومەت ڕاستەوخۆ بۆ بەڕێوەبەرایەتی باخچەکان یاخود شارەوانی تەرخان بکە، کۆمەڵێ پێداویستی لەو پارەیە بکڕێ بۆ ئەوی ساڵێکی تر حکوومەت تووشی ئەم گرفتە نەبێتەوە. کەرتی تایبەت بەڕاستی زۆر ناشرین کراوە و ناشرینیش بووە. ئەگەرنا لە زۆربەی وڵاتان حکوومەت بۆ بەرەو پێشبردننی کارەکانی خۆی بۆ ئەوی کارێکی جوانتر لە کاری حکوومەت بکە بەشێک لە کارەکان ئەدرێ بە کەرتی تایبەت. بەڵام لای ئێمە کەرتی تایبەت واتە زۆرترین پارە کۆکردنەوە ئیهمالکردنی لایانی بەرامبەر. ئەگەرنا من وەکو خۆم لەگەڵ ئەوەیان باخچە و بلوارەکان بدرێ بە کەرتی تایبەت بە تایبەتی بۆ ئاودان. بەڵام ئایا ئەم کەرتی تایبەتە ئامانجەکەی سەوزکردنە یاخود ئامانجەکەی ئەوەیە کە پارە لە پەنای ئەم کارەیە بخوا. هەمومان نەزانی سلێمانی لەم کاتەیە پێویستی بە ئاودانە، پێویستی بەوەیە ئەو دار و درەختەی کە پێشتر هەبووە لە فەوتان ڕزگار بکرێ. کاتی ئەوە نییە بینەمان بچین. بۆیە بەداخەوە ئێمە داوای ئەومان کردو کە بەشێک لەم کارانە نەخرێنە بابەتی سیاسیەوە بۆ بانگەشی هەڵبژاردن نەبێ. بۆ نمونە ئەگەر ئێمە دوای ئەو هەڵمەتی نەمام چاندانە چوین بەشێک لەو نەمامانە وشک بوو بێ، بۆ منە حکوومەت چی وەڵامێکمانەداتەوە، یاخود وەزارەتی کشتتوکاڵ ئامادەی دەربڕیوە 100,000 نەمام لەم هەڵمەتانەیە ببەخشێ. ئێمە پرسیاری ئەومان کردووە بە هیچ پیاوەرێک ناکرێ لە مانگی 8 و 9 حکوومەت نەمان بدا بە شارەوانی لەم کاتەیە بیچێنێ. هەموو ساڵێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئێمە کتاب بەردەکەینەوە بۆ ئەوەی ڕۆژانە سوتەن کەرمان بۆ بژیرێت و زیاتر لە 2 ملیۆن لیتر ئەو من پێویستە بۆ ئاودانی پاشەکان. هەموو ساڵێک ئەم ئاودانە دواکەوێت، دواتە پارەکەی دواکەوێت. ئەم ساڵش لە ئێستا ئەوە مانگی 8 ئەوەی ئاگادار بین تا ئێستا ئەو پرۆسەیە کەوتوتە بواری تەندەرینە و لە تەندەرینەیە تا ئێستا جێبەجێ نەکراوە. بۆیە لە مانگی 6 ئەم پرۆسەیە جێبەجێ کرا بەخۆی ڕۆتیناتی کتاب و ناکتاب و کوێی حکوومەت و ئێرە وەزارەتی شارەوانی وەزارەتی ئیدارە. بەرەوکی حکوومەت وەکو ئاگادار بوون 80 ڕۆژ لەمە پێش ئیعلانی کردوتی 4 ملیار و 700,000 دینارمان تەرخان کردو بۆ پارک و باخچەکانی سلێمانی بە بلواری هەواری شار و بە باخچەی هەواری شار و بلواری کاسوزۆ و مەلیک مەحموودۆ. تاکو ئێستا لەو بڕەپارەی کە باس کراوە ملیار و نیوێکی دێ جێبەجێ کراوە، باقیەکەی تری بۆ پارک و باخچەکانی ناوشار هەتا ئێستا نەچوونە بواری جێبەجێکردنەوە. ئێمە چەندین جار داوامان کردووە کە ئەم کێشەیە یەکلایی بکرێتەوە، چونکە هەر ئێمە جوانین شارەکانی تری جوان، بەڵام ئەوان لە مانگی 4ەوە پرۆسەکەیان بۆ جێبەجێ کرێ، بەڵام ئێمە لە مانگی 8 لە مانگی 7 ئێمە نازانین بۆ ئێمە دواکەین.